لە حوزەیرانی ساڵی 2014 تیرۆریستانی داعش دوای 2 هەفتە لە دەست بەسەرداگرتنی شاری مووسڵ دەستیان بە تەقاندنەوەی مزگەوت و مەزارگا و شوێنە پیرۆزیەکانی شارەکە کرد. تیرۆریستانی داعش یەکەم شوێن کە تەقاندیانەوە مزگەوت و مەزارگای نەبی یونس بوو لە لای چەپی شاری مووسڵ. تیرۆریستانی داعش لە کۆتایی ساتەکانی ئازادکردنەوەی مووسڵ مزگەوتی نووری و مەنارەی حەدبایان تەقاندەوە کە کۆنترین مزگەوت بوو لە شاری مووسڵ. بەڕێوەبەری وەقفی سونی دەڵێت تیرۆریستانی داعش 275 مزگەوتیان لە پارێزگاینینەوە تەقاندۆتەوە. تفجير لأكثر من 275 جامع. 275 مزگەوتمان داعش تەقاندیەوە. بەشێک لە مزگەوتەکان مێژووی دروستبوونیان 4 بۆ 5 سەدە بەر لە ئێستا دەگەڕایەوە. لە ماوەی 4 ساڵی ڕابردوو 3 بۆ 4 مزگەوتمان ئاوەدان کردوتەوە، بەڵام ئەوانی تر تا ئێستا هەر بە وێرانی وەکو خۆیان ماونەتەوە. جگە لە مزگەوتەکان تیرۆریستانی داعش لە نینەوە 68 مەزارگا و حوسێنیەی شیعەکانیان تەقاندەوە. 68 مسجد إلى حسينية و 68 مزگەوت و حوسێنیەمان ئەو کاتانەی تیرۆریستانی داعش دەستیان بەسەر پارێزگای نیناوە داگرت بوو تەقاندیانەوە. هەر لە دوای گەڕانەوەمان دەستمان کرد بە ئاوەدانکردنەوەی حوسێنیەکانمان. سەدان نوهەتی حوسێنیەکان و مەزارگاکانمان ئاوەدان کردوتەوە. تیرۆریستانی داعش لە دوای تەقاندنەوەی مزگەوت و حوسێنیەکان 35 کەلیسەی مەسیحیەکانیان لە ناو شاری مووسڵ تەقاندەوە. بالموصل بحدود 30 إلى 35 لەناو مووسڵ 30 بۆ 35 کەلێسامان تیرۆریستانی داعش تەقاندیانەوە. 5 کەلێسامان مێژووی بوون، 7 سەدە بەر لە ئێستا دروست کرابوون. لە ئێستادا بە هاوکاری ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بەشێکی کەلایساکانمان نۆژەن کردوتەوە و سەرقاڵی نۆژەنکردنەوەی ئەوانی ترین. تیرۆریستانی داعش لە ماوەی 3 ساڵی حکومڕانیان لە ناو شاری مووسڵ و قەزا و ناحیەکانی پارێزگای نینەوە 378 مزگەوت و حوسێنیە و کەلێسەیان تەقاندەوە. نزیکەی 4 ساڵە مووسڵ ئازاد کراوتەوە. تا ئێستا زۆربەی مزگەوت و حوسێنیە و کەلێسەکان بە وێرانی ماونەتەوە. گەیلان بۆتانی کورسات نیوز مووسڵ.